ئەو کەسانەی لە ڕەمەزانە تۆ بەیان نەکرد و لە خەیاڵ و مێشکیانە بۆ بگەڕێنەوە بۆ گوناه، بۆ تاوان، بۆ دوورکەوتنەوە لە مزگەوت، بۆ قورئان نەخوێندن. ئیمانداران، تۆ لە ڕەمەزانە ئەهاتی شەو نوێشتە کرد 11 کاتەکەت لەگەڵ ئیمامە، وازی لێ مەهێنە. ئەگەر ناتوانی کەمی کەرەوە، بیکە بە 7، بیکە بە 5. ئەگەر هەرنا مەخەوە تا شەفع و وەترەکەی. شەفع و وەترەکە واز لێ مەهێنە بە تەمەنت. 2 ڕکات شەفع بکە پاشی نوێژ شەو کە ئەتەوێ بخەوی، وترێکیش بکە بە دوایە. تۆ بە ئەجزا و قورئانت خەتمە کرد لە ڕەمەزانە. ئێستا ئەگەر ناتوانی، شەیطانەکان بەربوون و زنجیرەکانیان کراوەتەوە، تۆ جزء دەخوێن، ئێستا وەرە حیزبێک بخوێنە، ڕبعێک بخوێنە، پەڕەیەک ئەم دیو بخوێنە، ڕۆژانە 1 لاپەڕە بخوێنە، بەڵام بەردەوام بە لەسەری. ئەوەیە مداومە، ئەوەیە کردارێک کە خوای گەورە خۆشیەوێ. هەموو شەوێ هاتی نوێژمانە کرد بە جەماعەت، بەڵام تۆ ئێستا هەموو شەوێ ناتوانی. لە هەفتەیەکە جارێتت بێرەوە 2 جار بێرەوە مزگەوت. لە ڕۆژێکە 5 فەرزمان هەیە، فەرزێ لە مزگەوت تا بکە. نەکتۆ ئیلا ڕۆژی جومعان بێتە مزگەوت و هەنێکیشمان لە وتاری ئەخیرە. یعنی کەمە تۆ جارێتت بێتەوە مزگەوت. ئەگەر ئێمە ئەم جەمعە مبارەکە هەر یەکەمان ڕۆژانێک بینەوە مزگەوت بە بەردەوامی نوێژی جەماعەتی تیاکرێ. و ذکری خوات کردووە، هەوڵ بگرە ذکرەکانی بەیانیان و ئێواران. ئەگەر ذکرێکیش بێ یا 2 ذکر لەبەریکە لە یادی مەکە، بیڵێنەوە، چکە ئەو کردارە کەمە لای خوای گەورە زۆر خۆشەویستە. و ئاگاتان لە تۆبە و ئیستیغفار بێ. ئەمە لە ڕەمەزانە زۆرمان سەختەکە، تۆبەمان کرد و ئەلیمان قبوڵ بکەین، دوعا بکەن دیسانەوە خوای گەورە ڕەمەزانمان قبوڵ بکات، استغفار بکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ لە شەو ڕۆژێکە زیاتر لە 70 جار بۆ 100 جار تۆبەم کردو و داوای استغفارم لە خوای گەورە کرد. پێغەمبەری خوا 100 جار داوا بکە، ئەبێ ئێمە چەند جار داوا بکەین؟ چەند پێویستمان بە تەوبەیە، بە گەڕانەوەیە. وەی ئیمانداران، پێویستە تەمەڵی نەکەین، کەسەلی نەکەین، عیبادەتمان لەبیر نەچێ. هەرچەند گوناهت کرد، تاوانت کرد، لە بیرت چوو، بگەڕێنەوە، تەوبە بکە، بێرەوە مزگەوت، بپاڕێنەوە، قورئان بخوێنە، ذکری خوا بکە، بەردەوام بە. نەکەی واز بێنی، نەکەی تووشی مەلەل بی لە عیبادەتکردن.